من ئێستا لەگەڵ هەردوو هونەرمەندی ئازیز خاتو بەیانی و کاک بەکەر بۆ چەتاڵەکە لە دەمما بوو. ئێ باشە بنجارە پرسیار لە کاک بەکرێکم کاک بەکر تا چەندێک مرتاحی لەگەڵ بەیانخانە لە ڕۆڵبینینە؟ والله من بڕواناکەم لەگەڵ هیچ کەسێکە ئەوانەی بەیانخان مرتاح بوو بوون بەڕاستی باش لە یەک تێگەین ئەشاشمان بۆ یەکە بێ لەبەرەوە لەوە شەهرێکمان گرتوتەوە زۆرشمان لە یەکە چێ لەبەرەوە بێگومانم کە ئەو بینەرەش خۆی و قەرارەیەوە ئەڵێ بەیانخان لەگەڵ بەکر مستەفا دوانەیەشی لە یەکجا نەبوون یعنی بەڕاستی وایە باشە بەیانخان کاک بەکر دوایی باسی کردی بۆ نازانم باسی من ناکە لەوانەیە بۆ چاکە باس بکە و تو بێتی بیر یەکەم ئەو بۆ نەهاو ئەوانەیە ئەوە بوو بێ ڕۆڵبینینەکانتان بەیەکەوەیە تاسە دوو جاریش ڕۆڵیش نومێرتان ژێڕاوەگە بێ بە سێم چییە؟ من زۆر مرتاحم لەگەڵ کاک بەکر بەڕاستی ئەوە شتێک نییە بڵێم خۆی وەستا وەسف مرتاحم هێز و زەی لێوەرەگرم و هێز و زەی ئێمە یعنی هەردووکمان تەواوکەری یەکترین وەک نواندن بەڵام لەم دراما تازای ئەمیتیانێ مەراقمە مەراقمە ئێستا بۆ مێردێ پەکم کەوتو نییە کاک بەکر تۆ باسی وەکە دەگەر لە کاتی تەسویرە زۆری پێچێ بۆ خۆ حازرکردن ئەبێت چاوەڕێیکەن شتێکە باس کرد بۆم ئاخرنا ئەوە لە ئەوەیە کە ئیلتیزامێکی جوانی هەیە ئەچووی و خۆمە گۆڕم بۆ دەورێکی تر ئاخر خۆی ناقیشی نەبوو جاری وا بوو 4 جا 5 جارەبایە جلوبەرگەکانی بگۆڕێە لە بەردراماکە ئیتر بەس جاری وایە ئەو جارانی زۆری پێچوو سێگەم هەر هەمان جلی لەبەرە نەمەزانی مەسەلە چی بوو بێ بۆچی خۆمە گۆڕم بە عینە جلۆ هاتیتەوە زۆریشە پێچ پیانەوێرە جلانە لە بەرگەی لەبەرێ ڕاکوارە دوو جار پیانە گۆڕیدا ئەو لاینەوە ڕاکوار نییە ڕاکوارەکەت غەڵەتە جلوبەرگەکە کاچووە هاتەوانە عینە جلیتر بە خۆی تێڕیان تووڕابوو حەقی خۆشی بوو وانە بوو تووڕەبوونێکم هەیە بۆ ئەو تووڕەبوونە بۆ جوانی ئیشەکەی باشە حیوارێکتان هەیە کە لە ماڵەوە دانیشتون با سێواکێک کە وەکو ژنی عالەم سەفەرێکمان پێ بکات سەفەرەکەتان کرد؟ بەخوا ماوێتی نەوەڵا جارێ لەبەر ئەم ئەزمەی مالی و ئەم خەیرانی ئابووری و فەرتەنەیە دوا ماستۆ جارێ داوای چی دەکرد تۆ لە داواکاریەکان وەکو ژنی خەڵکی وەکو ژنی خەڵکی بچم بۆ سەفەر ئەمی ژێەوە نیە تەکسێکە میژدم بۆ پاڵمی ئەو کەیشدا باش کاک بەکر ئەو تەکسێ بۆ ئیشی ناکرد وەڵای جای خۆزگەمەر تەکسێکە بووایە ئەوە خەزور لەولا و ئەوە ژن لەولا و ئەوە تەکسی لەولا و هەردیتر بوو بووم بە چۆن ڕێ بووم بە مشتەی ناو هەمانەکە لەم سەر بۆ سەر باش ئەگەر پیا و ژنێکی وەکو ئەو ژنەی تۆی هەبێ کە لە دراماکەیە بوو چی بکات؟ واللهی خۆی آخر ئەژلێن لە پشت هەموو پیاوێکی گەورە و ژنێک هەیە ئێتر ئەو ژنە جارجار پاڵێکی پێوانەیە سەر تەشوێنێ هەرچێکە لێکمانەوەی عەزەمەتی خۆی نوێنێ بەیانیش عەزەمەتی خۆی نوان من لە سەمەرە پشتی ئەمیش مەگرت و پشتی باوکیشم لە لای باوکم پشتی ئەم مەگرت لە لای ئەم پشتی باوکم مەگرت لە کۆشکی هەناریشە جیاوازتر بوو خۆشمەویست بەخوام جارم زۆرە ترسم ئەڵێ مارە دەکەم ناڵە شەرتی پیاو لە سیانە دوانمان تێپەڕان و سیان ماوە لە جوانەکان بەیەکەوە بزانم خوێندکار بوون سەقاوەشتا هێناوە لەگەڵ شیرینی و میوەیە ئەمە چیتان بیرەخاتەوە؟ وڵای خۆ بە ناشکوری نەبێ و کاتە لە پەیمانگا حانوتێکی لێ بوو ئەم بەرگری شایەتی ڕێگە و فایبەرە فەلافلی شایەتی ئەو خشتە لەتی کردووە خۆی شێوانە نەبووە سە لەدا خاما خۆی بۆی ئەومان بیچێتەوە چی دەخواتەوە لێە لە پەیمانگا چی دەخوات؟ فەلافل بەس فەلافلم حەز لێ ئایستر فەلافلم حەزێ بەس هەم بەرمەرگم نە ئەوان بەرمەرگ بووی جارێکیان خواردم یەکسەر تەسەمومم کرد تیانەوە هەم بەرمەرگی خواردی